هەی گەوجە کەزی کچی کورد دەبڕیت؟ ئەوە تا دەیان هەزار کچی کورد کەزی دەهۆننەوە. ئەمەی کەوتم قسەی زاری ئەو کچە شەرەوانەیە کە ئێستا لە ڕۆژاوای کوردستان شەڕی هێزێکی درەندە و ڕەشپەرست دەکەن. نازانم چیرۆکەکە دەزانن یان نا. چەکدارێکی داعشی سەر بە جۆلانی کەزی کچە شەرەوانێکی شەهیدی بڕیوە و لای هاوڕێکانی شانازی پێوە دەکرد. گوایە بەم شێوەیە ورەی کچە کوردەکان دەڕوخێنێت. کەچی ڕێک سحرەکە لە ساحیرەکەی هەڵگەڕایەوە. لەو کاتەوە هەچی کچی کوردە کەزی دەهۆنێتەوە و تۆڕە کۆمەڵایەتیەکان پڕبوون لە ڤیدیۆ کچانەی بە پرچەکانیان دەڵێن ئێمە کۆڵ نادەین. شتێکی نامۆیە. ڕەنگە گەلی کورد تاکە گەل بن کە کچەکانیان ببنە سمبولی بەرخۆدان. بیرتانە کاتی کۆبانێش هەر کچە شەرەوانەکان بوونە ڕەمزی مقاومەت لە هەموو دنیا. جاگەلێک ئەم کچانەی هەبێت قەت ترسی لە کەوتن نابێت. هەزار ڕەحمەت لە پیرەمەردی مەزن کە ئافەرمێت تا ئێستا ڕووی نەداوە لە تاریخی میلەتە قەڵغانی گولە سنگی کچان بێ لە هەڵمەتە.